زەردی لە شاخەکان بێت، کوای لە باخەکان بێت، دوێنێ گوڵ وە گوڵ چڕێت، هەوای پایزان دەڕێت، لەی زمسانە تخاس بوو، ئەڕای ئیمە لەباس بوو. تەماشاکەرەی لە ئەزیز هاتیمە و جارێتر وە خزمەت ئیوەی فرە نازار لە بەرنامەی باخچەی شەعر. ئەمێدەوارم شاعر ئەمڕۆمانیش وە دڵ ئیوەی لە ئەزیز بوودن و چونکە لە ناو باخچەی گۆڵ وەکو گشت حەڵقەی وشی من تێی من پەسەنی گوڵی کەیم و ئەڕێی وێل ئەزیز هەڵوژدیمێ و شعرێ خوەنی من. شاعر ئەمڕۆمان ئەحمەد گوڵ محەممەد قەڕۆڵسی کە لە شارە خانەقین پەیدا بێ لە ساڵە 1927. شاعرمان لە ساڵ 1927 لە خانەقین پەیدا بووە، چوار بەراداشتەیە، لە ئاوای مێخاس هاتەسە دنیا. لە شوون ئەوە لە ئەمرە 20 ساڵانە چە ئەڕای شارەیە بەغدا لەوەرە دەست کردسە کاروبار. ئەی فترە گشتی لە مەدرسە نەنیشتە، مەلا ئەحمەد لە مەدرسە نەنیشتە و دەست کردسە کارکردن تا مەعیشەت ئەو براو خۆشکەی لێ بێدن و کومەکان بکردن وەکو گشتە ماڵی لە کەم دەستێک. لە نابەختی شاعرمان لەو کارە کار کرد لە کار لە شێخ معروف کارکردن لە کار سڵم و سێپایە. ئەوە ئەتڵادن و زانیدن لێ کاری لە سڵم و سێپایە ئیسەیش نەبی لێر لە خۆنژم بەکرە و سیپایە خۆی ئەینە چشتە مەکینێ سیارە ئەڵگە هەر چشتی قرسە بار قرسیگە ئەوە ئەڵگەری دێ. ئەڕای نابەختی شاعرمان ئیشی ڕۆژی لە ڕۆژان لە شێخ معروف کار کردە، یە ئاسنی بەرزەوکردنەوە و سڵم و سێپایە هاتە سەخوار داسە ملیە پشتی شکانیە. وەختی پشتی شکایە تەمامان شەلەل وەنیمە ئەڕێ هاتیە ودی دانیشتە سەماڵ. وەلی وەکو دایەمەن ئیمە گشتمان ئیشی من خوداییە قاپی بەسی 1000 قاپی واسکێ یا دەرێ بەسی 1000 دەر واسکێ. شاعرمان وەختێ ئەی کارەوە پیتێ لە ماڵ نیشێ باوەڕکەیسە فرە کەسێلێک هەسە ئەتقاد نێرن وە بەش و وێ چشتە وەلی یە ڕاستیە بئیشمێ چونکە وە نزیکەومە ئەی شاعرە ناسم با هەر بیشمیشێ مەمومە بەرای باوگمە. وەختی نیشی دە ماڵ و کەفیدن شەو تێنە خەو یەکی تێدە خەوی ئیشتە پێ ئیشی بخۆن و بنووس ئیشی من نەخۆنم و نەنووسم. یە نەودە تەشبیه فرە کە کاری راتەیە وەلی خۆی وێ جوور بیوە ئیشی و ئەمر خوددا شاعرمان وەختێ ئەڵسیایە شەوەکی وە تێسە کاکێ وەتە کاکەمە هەم چێنم بخۆنم و هەم بنووسم وە سێ زوانە و عەرەبی و کوردی و فارسی. بێ مەلا دوعا خوێنست قورئان خوێنست ئەیە کاری بی وەل ئەیە شعر نووسان شعریش وەس هەر سێ زوانەگە نووسا کوردی و عەرەبی و فارسی. وەلی فرەترین لە شعرەکانی کە نووسا وە زوان عەرەویە و نووسارێ ئەوەیشە وە زوان خۆمانە وەزارەوەی کەڵهڕی قەیری شعر دێرێدەن وەداخەوە ئەو مۆقع نەتوێنسە چاپ کتاو بکێدن نەیشیشی وەلی ناو دەفتەر نووساسێ ئیسە ئیمە چیمە ڕێ ناوبڕی بوو لە شوون ناوبڕە تێمەوە گەردانە تەواو ئیباسەکەی من چاوەڕێمان بوو. تەماشاکەری ئەزیز جارتر هاتیمەوە وەگەردی وێ لە ئەزیزە دوای ناوبڕە وەتی من
وەختی دەست کرد لە شعر نووسانن مەلا ئەحمەد و هەرسی زوانەگە نووسا ئەوە زوانەیە خۆمانە وەزارەوەی کەڵهڕی نووسا و چەند دەفتەری دیرم خۆم دیمەوە چەو خۆم چەند دەفتەری دیریدن لە تی شعر نووسانیە و هەرسی زوانەگە لەو شارەی لە کە نووسانێ سێ کوسەیل ئەسفەهان سوفی فەتی دایگە گوڵی دو نەفەر کورد ئێرانی یانە گشتی نووسانیە لە کوێیانە دیە لە شێخ معروف و لە دەور منتەقەی ئەژنۆبێ کەمەگە لەو بەر لە کارخ دایەمەن هەرچی لە ئێرانە و هات لە کوردی خۆمان هەلە و شوونە بوون ئەڕێوە دیێسان و وەلانە نیشتێ و حتمما لە لیان بردەیە کە چشتی لەوانیان بنووسیدن ئیسا ئیمە فقط توێنسم ئەمڕۆ شعر کوسەیل ئەسفەهان ئەڕادان بخوانم کوسەیل ئەسفەهان باوەڕ کە ئەستۆرە ئێرانیگە مەلا ئەحمەد ئەی شعر لەبانی نووسانیە وەزاراوەی خۆمان زاراوەی کەڵهڕی ئەمیدەوارم وە دڵ ئیە بودن ئوشن جەماعەت هاتن وەلای ڕەمەزان وەتن ڕەمەزان کوسەی ئەسفەهان توی نەیشتە گیرفان ڕەمەزان وەت ئەگەر من کوڕم یەک تویلیان بەم دەمیانیش دڕم یێ چووی بارن هەم بگرمە و دەست بزانم کوسە لە دنیا هەم هەست ئەردەور بەنەلیم وە دیە لە لای ڕەمەزان قاوڵیان نییە ڕەمەزان ئەڵسا ئەڕای ئەسفەهان ئاو سەر و پاچەی کوسەی ناوەبان 300 تمەن توی لە گیرفانی بوو ڕەمەزان قومارچی فرەزانی بوو یە تەقریبەن چۆنی بیژی شعر ساخرە یاگەوە زوانێ فارزەوشن تەنزیە تەنزە مەلا ئەحمەد لێ باوەتیشە و نووسانێ شتێ لێ ئەیەکی گەلیانە وشی 300 تمەن توی لە گیرفانی بوو ڕەمەزان قومارچی فرەزانی بوو تا وعدەی دەڕ و سەحرا تێ مەکرد فەنباز بی بفام دەروین پڕ لە دەرد پڕ بوو لە کوسەی ئەسفەهان باسی ڕێکردن دڵی لەلایان پڕ بوو یەکی ئینتقامە لیان بکێت وشی تا وعدەی دەڕ و سەحرا تێ مەکرد فەنباز بی بفام دەروین پڕ لە دەرد یەک ڕۆژ داخل بی وە ناو ئەسفەهان چییە کاروانسەرا بخوێت ئاو و نان یەکی لەو کوسەیل هەم دیوە چاو تەکاندا وە خوێ وە تند و وە تاو وەت ئەی کوسەیل من چشتی ئەمڕۆ من دیمە من ماڵە دنیا دی ئەڕای کیمە یەی کابرای غەریب لێ شارە دیمە هەڵسن تا بچین بکەین لێقیمە کوسەیل وەتن غەریبە تا خەڵق ئیشارە یعنی فەقیرە تا هەرجوهارە بەرزە بڵێنە مینی وە قەمچی چاوانی بازە جوورە تفەنگچی وەیشە شعر کوسەیل ئەسفەهان هاتە کوتایی و ئیمەیش هاتیمە کوتای بەرنامەکەمان ئەوە ڕادان بیشم لە ساڵە 74 مەلا ئەحمەدە قەڵەوڵسی ئەمر خودا کرد و کوچی دوایی 5 کوڕ و 3 دوێت لە شوێن خۆی هیچ حتمما یەک ناوی ڕێ خوێنە مەلا ئەحمەد لە بێن شاعرەی لە شارە بەغدا وەکو وەتی من وڵادەی خانەقینە جارێ ترەکی شەڵا یەکە و گری من هەروە خۆشی بنیشتە خۆشحاڵ